سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانی بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکە کە بەداخەوە بابەتی ئەم شەو کە تا ڕادەیەکی زۆر جێگەی نیگەران نییە بۆ تەواوی لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستانیش بەگشتی بابەتی ناوچە کێشە لەسەرەکان و بەشداری لایەنە سیاسیەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیاروایە لە کۆتای ئەمساڵ بەڕێوە بچێت کە ماوەیەکی زۆرە قسە لەسەرەوە دەکرێت پێویستە لایەنە سیاسیەکان بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردن بکەن لەو ناوچانەی کە کێشەیان لەسرە وان ئەوەی کە پێی دەوترێت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆی دەنگی کورد بەرتەوازە نەبێ بەڵام بەداخەوە کە ئەم بانگەواز و ئەم تکاو ڕجایی کە کرا گوێ لێ نەگیراوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بوو لەو لایەنانەی هەرزوو بانگەوازی ئەوەی کردکە با پێکەوە دەست لە ناو دەست بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەین بە تایبەت لە پارێزگای کەرکووک بۆ دواتریش ناوچەکانی دیکەی وەک مەخموور و وەکو شنگال و وەکو هەر شوێنێکی دیکە کە جێگەی مەترسیە و بەردەوام شاڵاوی تعریب و گۆڕینی دمۆگرافیا لەسەر ئەو ناوچانە مەترسیەکی جدیە بەڵام ئەوەی بینیمان لە کۆتاییدا ئەوەی کە بینیمان لایەنە سیاسیەکان نەیانتوانی بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردن بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حزبی شوایی کوردستان بە لیستێک بەشداری کردووە و لایەنە ئیسلامیەکان بە لیستێک بەشداریان کردووە و بەپێی زانەرەکانیش پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کۆمەڵ لایەنی دیکەی عەرەب و تورکمان پێکەوە بەشداریان کردووە هەندێک لایەنی دیکەش دەیانەوێت بەجیاو بەسەر بەخۆ بەشداری لە هەڵبژاردن بکەن دەبێدانی بپرسم لەوەی کە ئامان چی بوو لەوەی کە لایەنە کوردەکان نەیانتوانی پێکەوە بەشداری بکەن لە هەڵبژاردن کێ هۆکاری سەرەکی بوو بۆی نەتوانن لە ناو یەک لیستدا بەشداری بکەن چونکە بەڕاستی کاتێک لە هەرێکێک لەو لایەنە سیاسیانە دەپرسی پەنجەی تۆمەت بۆ لایەنەکەی دیکە ڕادەکێشێت کە دەڵێ ئەو گرفت بووەوە پاساوی ئەو لایەنانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانەوەی دەڵن کە ئێمە نەمانویستووە تای تەرازوەکە بەلایەکە هاوسەنگ بکەین نەویستومانە دڵی یەکەتی نیشتیمانی کوردستان نەڕەنجێنین لەسەر حسابی پارتی و بە پێچەوانەوە نەمیانویستووەکە دڵی پارتی دموکراتی کوردستان نەڕەنجێنین لەسەر حسابی یەکەتی نیشتیمانی کوردستان ئەمانە هەمووی پرسیارن دەمەوێت قسە و باسی لێ بکەم لەگەڵ هەر یەک لە بەڕێزان کاک ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت لە مەخمورەوە و بەڕێز محەممەد نەسەدین سکرتەری مەکۆی کەرکووکی بزوتەوەی گۆڕان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵما دەبێت سەرەتاش دەچمە کەرکووک بۆ لای کاک محەممەد نەسرادین کاک محەممەد نازانمەگەر گوێبیستی پێشەکی قسەکانی من بوو بێتی پێم بڵە بەڕاستی لایەنە سیاسی کوردیەکان بۆ نەیانتوانی بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن پێشەکی بۆ زۆر بە گرنگ بوو لای ئێمەی کەرکووچی و بەلای کەرکووچەکانەوە کە کورد بە یەک لیست بەشدار بێ ئەزانی سوودی ئەو یەک لیستی ئەگەها بەهاتایە سەرجەم لایەنە سیاسیەکانی تێبایە چەند سوودێکێ بوو هێچێ لەو سوودانەی ئەوە بوو ئەگەر باتە سەرجەم لایەنە سیاسیەکان لە یەک لیستدا بوونە ئەمە هەنگاوێکی گەورە و باش دەبوو بۆ ئاشتکردنەوەی دەنگدەری کورد لە شاری کەرکووک و دووبارە دەنگدەری کورد یاخو خەڵکی کوردی کەرکووک متمانەی بە حیزبە سیاسی کوردەکان دووبارە متمانەی پێیان بێتەوە و متمانەی بە پرۆسە سیاسیەکەش بێتەوە یەکێ لە سوودەکانی تری ئەوەی کە سەرجەم لایەنە سیاسە کوردەکان ئەگەر لە یەک لیستدا بوونایە ئەوە بوو کە دەنجی کورد ناستا یەکێ لە سوودەکانی تر کە گرنگ بوو ئەگەر هەموو لایەنە سیاسی کوردستانەکان لە لیستێکا بوونایە کورد و خەڵکی کەرکووکمان دەپاراز لەوەی کە شەڕێکی میدیایی زۆر سەخت دژی یەکتری بکەین لە بری ئەوەی کەوا هەوڵ بدەین دەنگ خڕەوەکەین و هەموو خەڵک بین لەسەر سنووق بەربینە وێزەی یەکتری کولایەنە سیاسیەکان کە ئەمەش یەکێ لە زەرەرەکانی ئەوەندەی تر دەنگدەری کوردی لە شاری کەرکووکە سار دەکردەوە لەوەی بەشدار بێ لە پرۆسەی دەنگدان ئێستا کە بەخابن لەگەڵ بەڕێستا باسی ئەوە دەکەین کە ئێستا دەرفەتی دروستکردنی یەکلیستی نەما ئێستا ناتوانین یەکلیست دروستکەین بەڵام دەکرێ باسی ئەوە بکەین هۆکاری سەرەکی دروست نەبوونی یەکلیستی لە شاری کەرکووکا چی بووە دیارە ئەو لیستە کە ناوی بندرێ لیستی کوردی زۆر مرج بوو یەکێتی و پارتی تێبێت بۆ ئەوەی لایەنە سیاسیەکانی کەش ببنە تەواوکەری ئەو دوو هێزە گەورەیە لە شاری کەرکووک کە ئەوەی کە وای کرد دروست نەبێ ئەوەی یەکێک لەم دوو هێزە کە پارتی دیموکراتی کوردستانە مەرجی پێشوەختەی هەبووە هیچ لایەنێکی سیاسی لە ناو شاری کەرکووک لەوانەی کە ئەمڕۆ بەشدارن لە پرۆسەی هەڵبژاردن
جگە لە پارتی دیموکراتی کوردستان مەرجی پێشوەختەی بۆ دروستکردنی لیز نەبووە مەرجەکانی چی بوو کاک محەممەد کە مەرجی پارتی ئەوەیە ئەوان رازینین یەکێتی بێتە ناو ئەو لیستەوە کاتێک کە تۆ ئەم مەرجەدا بنەی خۆی یەکلیستی پێوەتە بتەوێ لایەنێکی سەرەکی کوردی لە شارەکە پەراوێز بخەیت ئێمەش وەڵام ینی کە پیانمە وتومانە کاتێکە تۆ گەورەترین هێزی سیاسی لە شاری کەرکووکە ڕابردووی هەڵبژاردن پێمان دەڵێ هەموو کاتێ لە هەڵبژاردننی کەرکووکە یەکێتی نیشتیمانی زۆرترین دەنجی هێناوە بۆ نمونە لە 2014 تەنها کاندیدێکی یەکێتی 150,000 دەنجی هێناوە یەکێتی لە 2014 209,000 دەنجی هێناوە ئێستا کە تۆ بێی پێشوەختە مەرجەکەت ئەوە بێ کە نابێ ئەو لایەنە تێک بەشدار بێکەواتە تۆ ناتەوێت یەکلیستی دروست بێ لەبەرەوەی یەکلیستی مەرجە سەرەکی سەرەتایەکەی ئەوەیە ئەبێ ئەم دوی هێز گەورەی تێبێ وە سەرەتاترینیشی ئەوە بووە کە گەورەترین هێزی دەنگدەری کوردی تێبێ کە یەکێتیە لایەنەکانی دیکەش دەبوون بە پاڵپشتی یەکێتی و پارتی کاتێک کە پارتی ئەم مەرجەی دەبێ هیچ مانایەک بۆ یەکلیستی ناهێنێتەوە لە شاری کەرکووکە کەواتە ئەگەر ئێستا ئەو مەرجە پێشوەختەی یەکێتی پارتی نەبووایە زۆر بە ئاسانی هیچ لایەنێکی کە بەدەر لە پارتی مەرجی نەبوو بۆ بەشداریکردن لەو لیستە باشە کاک محەممەدیانی ئەوە گریمان پارتی ئەم گرفتەی هەبوو بەس خۆلایەنە سیاسەکانی تر من هەر لەسەر هەمان تەوەر لە چەند شەوی ڕابردوو لەگەڵ میوانێکی بەڕست گفتوگۆم کرد زۆر بەڕاشکاوی ئەندامی پارتێکی سیاسی ئەم هەرێمی کوردستانە پێوتم ئێمە ناتوانین پشتی یەکێتی بگرین لە دژی پارتیوە ناشتوانین لە پشتی پارتی بگرین لە دژی یەکێتی ینی ئەتوانی خوێندنەوەی ئەمە بۆ بکەی چۆن نەبێ حزبێکی سیاسی خاوەنی بڕیاری سیاسی خۆی نەبێ من پێم وایە کە ئەزای چەند هەموو لایەنە سیاسیەکان خاوەنی بڕیاری سیاسی خۆیان بەڵام مێژووی تەحالفکردن لە کاتێک کە لایەنە سیاسی لەگە یەکێتی ڕێک دەکەوێ پارتی دەیکا بە دوژمنی خۆی کاتێککە لەگەڵ پارتی ڕێک دەکەوی دەبیتە ناری یەکێتی کە هەر کاتێکش یەکێتی و پارتی ڕێککەوتون من زۆر بەڕاشکیاڵم پشتیان کردوتە لایەنە سیاسەکانی کە کەواتە ئەوەی وای کردو لایەنە سیاسەکانی کە سڵکەنەوە لەوەی ئەم ململانەیە بینی یەکێتی و پارتی یەکلاکەنەوە و هەندێکیان بەلای یەکێتیە هەندێکیان بەلای پارتیە یەکلا بنەوە ئەوە بۆ زۆر جارێش بە تایبەتی پارتی زۆر ئاسان بۆ لای پارتی تومەت بەخشینەوە و تەخوینکردنی ئەو لایەنانەی کە لەگەڵیانین یعنی بۆ نمونە کاتێککە لایەنە سیاسەکانی لە شاری کەرکووکەمان سەردانی هەولێریان کردو لەگەڵ یەکێ لە بەرپرسە باڵاکانی پارتی کۆبوونەوەیان کردبوو دو سێ ساڵ لەمەوە پێش پێیانی وتبوو ئێوەی لە کەرکووک ماوە جاشە لە بەرەوەی لەگەڵ حەشدی شعبی ماوە ئەو لایەنە سیاسیانە پێیان وتبوو ئێمە ماوین لەگەڵ خەڵکی کەرکووکە ئێمە ماوین کەرکووچەکانمان بەجێ نەهێشتووە ئێستا ئێمە بەجاش حیسابین و ئەوەی کەرکووچی بەجێ هێشتووە نیشتیمان پەروەر و کۆت پەروەرەکەواتە زۆر جار زۆر ئاسان بووە بۆ ئەو تەخوینکردنی لایەنەکانی کەکەی ئەمە هۆکارێکی سەرەکی بووە یعنی تۆ سێر کە ئێستاکانە ئەڵێن ئەوەی ئێمە لەگەڵ یەکێتی بۆ نمونە لیست دروست ناکەی لە بەرەوەی یەکێتی خائینە یەکێتی لەگەڵ حەشدی شعبیا بووە ئەوان لە مووسڵ لەگە حەشدی شعبیە لەگەڵ کوتلەی عەتا لەگەڵ فالح فەیاض تەحالوفیان هەبووە جێگری پارێزگاریان وەرگرتووە ئێستاش جێگری پارێزگاری مووسڵ سیروان ڕۆژبەیانی پارتیە بە تەحالوف لەگەڵ کوتلەی عەتا ئەو پۆستەیان وەرگرتووە دوایین پۆستی پارتی کە لە مووسڵ وەریگرتووە لە 27 چوار پۆستی مدیر ناحی باشقەی وەرگرتووە ئێستا بۆ حیزبانە دەڵێ کە لە کەرکووکن ئێوە خاینن لەگەڵ حەشدن ئەوش بە تەحالف لەگەڵ حەشدا لە مووسڵ پۆست وەرەگرێ کەواتە ئەمە پێمان دەڵێ بۆ لایەنە سیاسیەکان بابەتێکی قورسە یەکلابوونەوە لەسەر لایەنێکیان تەخوینکردن بۆتە بابەتێکی ئاسان کەوا ئێستا گەورەترین کێشەمان لە کەرکووکە ئەوەیە ئەم بابەتی تەخوینکردنی یەکتریە ئەوەنەی تر دەنگدەری کورد لە شاری باشە کاک محەممەد ئێوە وەک بزوتەوەی گۆڕان بۆ نەتانتوانی لەگەڵ ئەو لیستە یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شوعی بەشداری بکەن دیارە بزوتنەوەی گۆڕانش لەم جەوە سیاسیە دەست پێشخەری دوو جا زیاتر کردو بزوتنەوەی گۆڕان داوای لە سەرجەم لایەنە سیاسیەکان دۆ هیچ لایەنێکی سیاسی مەرجی پێشوەختەی نەبێ هەموو بتوانین لە لیستێکە کۆ ببینەوە ئەوە زامنە و بەجددی بزوتنەوەی گۆڕان لەسەر زاری وتەبێژەکەی لە دوای کۆبوونەوەی جواتی نیشتیمانی جواتی گشتی داخوازیەکی کرد لە سەرجەم لایەنەکان کە لیست لێ دروستکرێ و ئۆباری فەوتانی دەنجی کوردی خستە ئەستۆی ئەو لایەنە سیاسی کە مەرجی هەیە ئەو لایەنە سیاسی کە ڕێگر دەبێت لە دروستبوونی ئەو لیستە کەواتە کاتێکە کە پارتیش بەشدار نەبووە چەند حزبێکی کەش بە بیانووی بەشداری نەکردنی پارتی بەشدار نابن ناتوانین ئەو لیستە دروستکەین کە داخوازی هەمومان بووە بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت چییە ئەوەی کە ئێستا دەکرێت ڕەنگە لە دروستکردنی یەک لیستێکە مەترسیداتر بێ ئەوەیە
ئەو خیتابە مەترسیە تەخوینکردنەیە کە لایەنێکی سیاسی و دەکرێت بڵێن لە ناو پارتیشە تەیارێک لە ناو پارتی چەند کەسێک چەند سەرکردێک لە ناو پارتی ئەم خیتابی تەخوینە بەکاردێنێ. ئەم خیتابی تەخوینە بۆ ئەم تەوقیتەی ئێستا کە خۆی لە هەموو کاتێکە تەخوین شتێکی زۆر مەترسیدار بووە، بەڵام بۆ ئەم کاتە بۆ ئەم تەوقیتەی ئێستا کە لە بەردەم پرۆسەیەکی چارەنووسازین زۆر نەنجی و ئەیبەیەکی گەورەیە خیتابی تەخوین لەم کاتەیە بەکاربێ. خیتابی تەخوین کە بۆ کەرکوچەکان بەکاربێ لە کاتێکە کە کەرکوچەکان لە بەردەم پرۆسەیەکی زۆر هەستیار و مەترسیدارن کە ئەوەش هەڵبژاردنێکە دووبارە دەرفەت دەدا بە کورد کە بێتەوە شەریکی دەسەڵات. کەواتە کە ئێستا هەر ئەو لایەنەی کە ڕێگر بووە لە دروستکردنی لیستەکە خیتابێک بەکاردێنێ، خیتابەکەی ئەوەندەی ڕێگریکردن لە دروستی یەک لیستەکە مەترسیدارە. زۆر باشە کاک محەممەد، دەگەڕێمەوە لات دەستپەلای کاک ڕەشاد گەڵاڵی لە مەخبور. کاک ڕەشاد، وەک کاک محەممەد باسی کرد، ڕابردوو و هەڵبژاردن و ئەنجامەکان سەلماندوێتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەمە لە کەرکۆک. بۆچی پارتی دموکراتی کوردستان دەیویست هاوپەیمانێتیەک بکات بەبێ بوونی یەکێتی؟ دارە گرفتمان هەیە لەگەڵ کاک ڕەشاد. کاک ڕەشاد، دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کاک محەممەد باسی لەوە کرد کە یەکێک لە مەرجە سەرەکیەکانی پارتی دموکراتی کوردستانەوە بۆ بەشداری لیستێک دەکەن کە بەشداری لیستێک دەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستانی تیانە بێت. دەکرێت پێم بڵێ هۆکار چیانی؟ سڵاو لێوە، سڵاو لە کاک محەممەد، سڵاویش لە بینەرانی ئەو کەناڵە خۆشەویستە. دیارە کاتێکیوە ئومێت لە کەسێک دەمرێت ڕق و چینە و تۆڵە لە ئەودا سەر هەڵدەنا. بۆیە من وای دەبینم ئەوە هەنگاوێکە ئەم هەنگاوی پارتی دموکراتی کوردستان من پێم وایە دژ بە بەرژەوەی باڵای گەرەکەمانەوە. کاک ڕەشاد، هاوکارانم پێ بەڵەن گرفتی وێنەت هەیە تا چارەسەری دەکەن دەگەڕێ مۆلات ببوورە. کاک محەممەد، پێم بڵێ ئەجەندایەوە چیە وەکو بژێتەوەی گۆڕانوە؟ وەک باست کرد کات نەما و کۆتایی پێهادێک لیستیانی ئێوە دەتانێت بە چ نەفەسێک ئیش بکەن بۆی لایانی کەمە گەرێک لیستێکەش نەبوو، بەڵام دەنگدەری ئەم شارە سەری لێ نەشێوە بزانێت چۆن دەنگەدا دووە دەنگەکاری نەفەوتێەوە لایانی کەم بە ئینتیمایەکی نیشتیمانیەوە بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان. ئەوەی کە ئێستا زۆر گرنگە تازە یەکلیستی دروست نابێت، ئەوەی کە زۆر گرنگە خیتابی سەرجەم لایەنە سیاسەکان بزوتنەوەی گۆڕانش خیتابی بۆ سەرجەم دەنگدەری کورد لە شاری کەرکووکە ئەوەیە هەموو دەنگدەری کورد دەبێ بەشداری ئەم پرۆسەی دەنگدانە بکات. لەبەرەوەی ئەم پرۆسەیەکی چارەنووسازە ئەو مەترسیانە چین ڕوبەڕووی کورد دەبێت و ئەگەر بەشداریەکی کارا و چاچی نەبێت. ئێمە بازنەیەکمان هەبووە لە کاتی هەڵبژاردنەکانی 2021دا کەرکووک کرا بە 3 بازنە. بازنەیەکیان زۆرینەی ڕەهای کورد بووە لە 95 بۆ 97 کورد بووە، بازنەیەکیان زۆرینەی لە 97 عەرەب بووە و بازنەیەکی تێکەڵاوی کورد و عەرەب و تورکمان. لەو بازنەیەی کە زۆرینەی کورد بووە لە 95 زیاتر کورد بووە، کورد لەو بازنەیە کورسیەکی دۆڕانووە بە کاندیدێکی عەرەب. ئەو کاندیدە عەرەبە 14358 دەنجی هێناوە. ئەزانی لەو بازنەیە بەس دەنجی سوتاوی کورد لەبەر فرە کاندیدی 45000 دەنگ بووە. بۆ کاندیدێکی یەکێتی لە دوای ئەو کاندیدە عەرەبەوە بوو. ئەگەر 3012 دەنجیکەی هەبوایە ئەو کاندیدە یەکێتی کورد ئێستا خاوەنی 7 ئەندام پەرلەمان بوو لە بەغا بە چەند دەنگ؟ 3012 دەنگ. کورد چەند دەنجی سوتاو لەو بازنەیە؟ 45000 دەنگ. 15 بەقەدەر ئەو دەنگەی کە پێویستمان بوو بەس سوتابوو لەو بازنەیە. لەبەر چی؟ لەبەر فرەلیستی و فرەکاندیدی و نەبوونی تەبایی. لە بازنەی یەکە لەو دەنگانەی کە درابوو لە هەر سێ کوردێک کە دەنجیان دابوو کوردێک دەنجی سوتابوو بەسایی ئەوەی فرەلیستی و بوونی فرەکاندیدی. کەواتە ئەمڕۆ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە داوا دەکەین لە دەنگدەری کورد دەبێ هەمووی بەشدار بێ. لەبەرەوەی دەزانین 1000 دەنگ 200 دەنگ 100 دەنگ پرسەکە یەکلا دەکاتەوە، کورسیەک یەکلا دەکاتەوە. ئێمە دەزانین ئەم هەڵبژاردنە زۆر گرنگتر لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. لەبەرەوەی ئەمە پەرلەمانێکی خۆجێتی بۆ شاری کەرکووک دروست دەکا. ئەو پەرجەم ئەو ئەنجومەنە کە دەبێتە پەرلەمانی خۆجێتی حکومەتی خۆجێتی شارەکە دروست دەکات. بۆیە لای ئێمە زۆر گرنگە
دەبێت دەنگدەر ئاشکەنەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە نیگەرانین لە هەر حیزبێکی سیاسی لە هەر کەسێکی سیاسی خیتابی تەخوین بەکاربێنێ، خیتابێک بەکاربێنێ دەنگدەری کورد لە شاری کەرکووکە سار کاتەوە. کاکە دەنگدەری کورد لە شاری کەرکووکە زویرە لەلایەنە سیاسەکان، بێزار بۆ لەلایەنە سیاسەکان، تەنها لە بازنە کوردیەکە لە 434,000 دەنگدەری کورد 265,000 دەنگدەر هەر نەهاتوون. لەو 265,000 نزیکەی ڕوبع ملیۆنێ دەنگدەری کورد بووە لە ناو جەرگەی ناوچە کوردستانەکان نهاتوون بۆ دەنگدار، کەواتە زۆر گرنگە ئەمڕۆ ئێمە خاوەن خیتابێ بین دەنگدەر ئاشتەوەکەین نەک دەنگدەر زویرکەین. باشە کاک محەممەد دەگەڕمەڵات کاک ڕەشاد دەگەر گوێبیستی پرسیارەکە بوو بێتی پێشتر بە کورتیە پرسمەوە ئامانج لەوە چی بووکە پارتی دەوێت بەشداری لیستێک بکات کە بە تەنها ئێکێتی تایە بەشدار نەبێت، ئیتر کێشە نییە و گرفتێک نییە ئەگەر سەرجەم لایەنە کوردیەکانی دیکەی تێدا بێ. دووبارە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکان و کەناڵ خۆشەویستە بۆ کاک محەممەد بۆ بینەرانی ئەو کەناڵ خۆشەویستە. من لە بە نمونەیەک دەست پێ دەکەم کە 77 ساڵە لەوەتی ئەو ڕۆژەی کە پارتی دیموکراتی کوردستان دامەزراوە تا ئەم دقی ئێستاکە یان ئەوە تا بارزانی باسی نەکردو بارزانی باوچیان یاخود 77 ساڵە پارتی دیموکراتی کوردستان کەوادریان بوختان بەدەوی بارزانیدا دەکەن کە لەنێو پرۆپاگەندەکانی ناو ڕخستەکانی خۆیان ئاماژیان بە وتەیەکی بارزانی کردووە. گوایە بارزانی فەرموویەتی 77 ساڵ بەر لە ئێستاکە قاچی میلەت لە کێوی سەری ئێمە حزبی ئێمە لێوەدا یان ئەوە بارزانی وەی گوتیە ئەوانە لە ڕێبازی بارزانی لایەندا ئەو ڕێبازی کە باسی دەکەن یاخود 77 ساڵە بوختان بەدەوی بارزانیدا دەکەن خەڵک چاوەشە دەکەن کە باسی نەکردووە. واتە ئەمڕۆ کار لە کەرکووک وەکەوەی جەنابەت باست کرد لە کەرکووک لەسەر ناوچە چێشەلەسەرەکان مەخموودیش من لە مەخموود دانیشتم ئێستاکە مەخموود وەکو بە هەمان شێوە ناوچەی چێشەلەسەر و کەرکووک واتە لە زومار تا دەگەیتە خانەقین یەک ئاڕاستەی هەڵبژاردنە یەک پرۆسەیە وەکوی کاک محەممەد باسی ئێستاشی لەگەڵ بیتن ئێمە ئەو ئیدارەی کە لە مەخموود قایمقام و یەکە ئیدارەکانی ئەم شارەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەڕێوە دەچیتن تا ئێستاکە ئیدارەکانی ئەو حزب جێبەجێ دەکرێت. بۆیە پارتی لە ڕێگای مزادەکانی خۆیەوە پێی وایە دەتوانێت یەکێتی نیشتمانی کوردستان بەدەرنێتن بێ هاوپەیمانەتی لەگەڵ حزبەکانی تر بکات. ئەمەیان من پێم وایە پێچەوانەی و ئاڕاستەی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە کە بەیەکەوە شەراکەتی حکوومەت هەیە بەیەکەوە لە پەرلەمان. باشە کاک ڕەشاد کاک محەممەد وتی ئەنی ئەمە بە تەنها ئەنی تەفسیر نییە لە سیاسەتی هەموو پارتی لایەنێک لە نێو پارتی ئەمەکە بەس چۆن نەبێ حزبێکی وا گەورە سیاسەتێکی مرکزی نەبیانی چۆن دەبێت لایەنێک لە ناو حزبەکە ئەم کارە بکە؟ من پێم وایە ئاڕاستەی جەنابی کاک مسعودەوە ئەگەر ئاڕاستی جەنابی کاک مسعود نەبیتن من پێم وایە کاک مسعود بەیەک بڕیار دەتوانێت کۆی ئەو هەوڵە نزۆکانی ئێستا ئەو کەمالەیە یاخود هاوشێوەی کەمالەکانی ترە بۆستێنیتن و کۆتایی کرێت. بەڵام من پێم وایە ئاڕاستەی ئیشکردنی ئێستاکە ئاڕاستەی جەنابی مسعود بارزانیە. بۆیە من پێم وایە ئەگەر مێژووی ئەو حزب بخوێنیەوە سەر لەبەری ئەم حزبێ خۆی یان دەبێت خۆی هەموو شتێک بێت یان سەرلەبەری دەستکەوتەکان لەبەردەبات. بۆیە من وای دەبینم ئەم ئاڕاستەی ئیشکردن ئەم عقلەتێکە جگە لە پاشەکشکردن بە کۆرچیس کە دەستکەوتی خەڵکی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان و ئەو ناوچانی کە جەنابەت باسی دەکەی ینی ڕۆشنە بەرچاویان هەست دەکەن کە بەرپرسیارەتە گەورەکە کەوتۆتە ئەستۆی پارتی؟ من پێم وایە گەر بەهڵە نەچوو بووم لەگە کاک محەممەد لە دوو بەرنامەی کەش لە بێکۆ بووینە زۆر لەسەر پێداگیریمان کردی و داخۆچیمان کردێ لەسەر پاراستنی هاو هەڵوێستی نێوان حزبلایەنە سیاسیەکان و بەتایبەتیش لە ناوچەی چێشەلەسەرەکان. بۆیە من پێم وایە ئاڕاستەی ئەم شێوە کارکردنی ئێستاکە کە لە ناوچەی چێشەلەسەرەکان بەڕێوە دەچی بەر لە ڕفراندۆم و دوای 16 ئۆکتۆبری ینی بەر لە 16 ئۆکتۆبری و ڕفراندۆمیش من پێم وایە ئاڕاستێکی خراپ بوو. ئەم ئاڕاستەیە خزمەتی بەچین و توێژەکانی ئەم ناوچەیە نەکردبوو. بۆیە جگە لە ململانی و سڕاعی حزبی بۆ ئێرە دەستکەوت گۆلێکیان بۆ ناوچەکانی ئێمە هێناوە بەڕاستی. من وای دەبینم ئەم ئاڕاستە کارکردنا پاشەکشەی تەوا پێ من شتێکی تر دەبینم پێم سەیرە ینی پارتی بێتن لەگەر حزابی تورکمانی و لەگەر حزبی عەرەبی بێ هاوپەیمانێت بکاتێن بەڵام لەگەر حزبێکی دێرین حزبێکی کە ڕۆڵی پێشەنجی هەبووە لە قۆناغ خزگاری نیشتیمانی لە ڕاپەڕین لە تشکیلکردنی لە حکومڕانێت لە هەرێمی کوردستان هیچێت نیشتمانی کوردستانە پێوابی دەتوانانی بەدەریوەنێ. هەمومان ئەو ئاڕاستەی پارتی دیموکراتی کوردستان دەزانین بۆ داهاتووی کەرکووک ئەو پەیمانەتی لەگەر شۆڤێنێتی عەرەبی و لەگەر بەرەی تورکمانی و ئەم سالانە هەیە لە
دانیشتنا ژێربەژێرەکانی وڵاتانی هەرێماتی لە تورکیا لە ئوردن ئەم دانیشتانە خۆزۆ بوونی دیارە و کەشمیشە ئەو یاریە ئەو یاری شتێکی تازە نییە کە پارتی دیموکراتیکان هەڵگری بەڵام ئەو ڕاستی دەبێ بزانیتە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆسی دیموکراسی پرۆسی حکومڕانیەت ناهاوسەنجی بۆ خۆ دەبینێت ناتوانێت کاسەر بەم عقلێتە بەم ئاڕاستەیە کار بکاتن من پێشم وایە ئەم ئاڕاستە شێوە دژمانی ئێستا کاری پێ دەکاتن لەلایەنێک ناولایەنە کاک ڕەشادە و پرسیارم لە کاک محەممەدیش کرد ینی باشە بۆچی لایەنەکانی دیکە نەهاتن لەگەڵ لەکێتی هاوپەیمانی بکەن ئەنی لەبەرەوە بوو نانەوێت دڵی پارتیان لێ بڕەنجیان بەڕاستی خۆیان باوەڕیان بەوە نییە لە نێو هاوپەیمانێتیەکە بەشداری بکەن لەگەڵ لەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبەکەی کاک محەممەدیشەوە گەورەترین کارەسات لە مێژووی ئێمە کە بەر لە 26 ساڵ کە ڕوویدا هەمومان دەزانی سیوەکی ئەو ئەو حیزبە پاشکوانی باسی دەکەی ئەم حیزبانە پاشکۆن ئەگەر پاشکۆنەبان چۆن دەکرێت سوپای عێراقی بە هەزاران دەبا بۆ بێتەوە هەولێری و لە پاشانەکە ئەم حیزبانە سون بەشداری ئەو کابینەیە کرد کە حیزبێک بە پێش دەبابەی بە پێشەخۆدا و هاتوو پایتەختی داگیر کرد دوای چون بەشداریان کرد لەو کابینەیەک لە دوای داگیرکردنەکە من وای دەبین ئەم حیزبانە حیزبێک نینە خاوەن بڕیاری خۆیان بن لە نێو کای سیاسی بۆیە دەڵێم من دەڵێم کەرکووک بەتایبەتی دەکرا لە هەموو شوێنەکانیانی هاوپەیمانەت بین یاخود هاوپەیمانەت نەبین بەڵام لە کەرکووک خودی کەرکووک و مووسڵ چکە سەنجی کورد لەم دوو شارەیە دەکرا هاوپەیمانەتی نێوان بەڵام ئەگەر کە لەو پارتانن لەو حیزبانە دەپرسی دەڵێت ینی ئێمە ناچارین ینی هێڵێکی ناوەڕاست بگرین لە بینی ئەم دوو پارتیا لە بەرەوەی لەگەڵ هەر لایەکیان هاوپەیمانی بکەین بە بەرداشێوی تریانە هاڕێین ئەمە تا چەند ڕاستە ینی ئەگەر حیزبێک هاوپەیمانی پارتی بە دوژمنی یەکێتیە دەکرێت حزبێک خیانەت بکاتن تۆمسی هاوپەیمانەتی لەگەڵ پێی و کارنی لەگەڵ سەرچووکەی دیارە من باسی بەتایبەت باسی ئەم هاوپەیمانەتی ئەگەم چکە ڕاشکا و بم لەگەڵتانی ئەوم بە کاک محەممەدی شوت بەر لە ماوەیەکە لەسەر هەمانتەوە گفتوگۆمە بوو بەڕانی لەگەڵ کەسێک کە بەرپرسێکی باڵا بوو لە پارتێکی سیاتی پرسیارم کردانی وتێمە مێژووی تاڵمان هەیە لە ڕابردوودا ناتوانین ینی لەسەر حسابی هیچ لایەک لەو دوولایەنە دژایەتێوی دیکە بکەین من ئەگەر لە ڕازگۆ بم لەگەڵ زەنات و لەگەر بینەرانی ئەو کەناڵە خۆشەویستە ڕەنگە مقسم لەسەر یەکێتی نیشتیمانی سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەبوو بێتن کە لە ڕابردوو دوای سیوەچ ئاچون بەشداریە کابینیان کردو یعنی ئەم کارەساتە مرۆیی ئەم کارەساتە سیاسیە کە لە مێژووی دوور نزیکی گەلی کورد هاوتایی نەبوو کە سیوەچ ئابوو هاتنەوە بەشداری ئەم کابینیان ڕەنگە قسم هەبێ ڕاستە باسی ئاشتەوایی دەکری باسی ڕێکخستنەوەی و ماڵی کورد دەکرێت باسی پرۆسەی ئازادکردنی عێراق دەکرێت ئەمانە هەموو لە شوێنی خۆی بەڵام خیانەتە ناکرێت بە درێژایی مێژوش بڕۆت و مێژوو بخوێنەوە هیچ کاتێک سەرکرداکی بەڵێ ئەکە بۆ بوورە وەزعی کارەبامان دەکوژێتەوە بەڵاوەداخەوەیتر ئەوە بووە مۆدل لە کوردستانی کارەبا بڕێت و یێتەوە بڕێت و من نابیندرێم بەڵام بە درێژایی مێژوو هیچ حزبێکی سیاسی یاخۆ سەرکردەیەکی کارەکە ناتوانێت ڕابەتی قۆناغی داهاتوی قۆناغزگاری نیشتیمانی بکاتن لەبەرەوە من وای دەبینم ئەم قۆناغی کاری بەیەکەوەیە ئەگەر تەماشای ئەو ڕۆژ بکەین ئەو ئاڕاستی ئێستا لە کردکو کاری پێ دەکرێتن کە دانرا زۆر باشە دەگەڕێمە وڵات کاک ڕەشاتا کارەباکە ئەگەڕێتەوە جارێکی تر گفتوگۆکەینەوە کاک محەممەد کاک ڕەشاد پێی وایانی دەبوو هەموو لایەنە سیاسەکان بەبێ دوو دڵی بەهاتنایە بەشداری هاوپەیمانەتییان کردای لەگەڵ لەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەوەی ڕابردووەم حیزبە پاکەوە بەشدار نییە لە کۆمەڵێک لەو خیانەت و لەو کارانی کە تاکو ئێستش لە مێژوودا بەکارێکی چەوت و ناشرین سیر دەکرێت بەڕاستیش بۆچی لایەنە سیاسەکانی کوردستان نەیانتوانی خوێندنەوەیکی دووربین بۆ ئەم بابەتە بکەن یەقەی چیەکە بالایانی کەم هەموو پارتە سیاسی کوردەکان پێکەوە بەشدار بوون و پارتی دیموکراتی کوردستان بەجیا بەشدار بووە وڵی پێم خۆش بوو ئەم بابەتە دووبارە کردەوە با من شتێک باس کەم لەسەر 2021 ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان تاکە لایەن بوو لە 2021 هاوپەیمانەتیمان لەگەڵ یەکێتی نیشتیمانیا کرد ئەوە بوو کاندیدەکانی ئێمە دەرنەچون کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی دەرچوون ئەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو وزارەتی وەرگرتووە دەیان پۆستی لە بەغا وەرگرتووە پۆستی بەڕێوبەرێکی گشتیشی بە هاوپەیمانەکەی نەبەخشی کە لە هاوپەیمانی لەگەڵا دروستکرد لە هەڵبژاردن کاتێککە ئەمڕۆ ئێمە ڕەخنە لە پارتی ئەگرین ئەڵێن لە بەرەوەی بابەتی تەخوین بابەتێکی مەترسیدارە بەڵام ئەوە معنای ئەوە نیە گلەیمان لە یەکێتی نییە
ئێمە لە هاوپەیمان بووینە لە 2021 با یەکێتی بۆمان باسکە لەو هاوپەیمانێتیە چی بە هاوپەیمانێتەکەی بەخشی کە ڕاستی کاندیدەکانی ئێمە دەرنەچون کاندیدیەکی دەرچوو دیارەویستمەوە بڵم کاک محەممەد دیارە موقعەکەی من ڕێگەبەوە نادا من وەڵامی پرسیارەکەت بە وەڵام هەست ناکەی بۆ نمونە نەدانی پۆستێک بەبزوتەوەی گۆڕان لەسەر بنەمای ئەوە بوو بێکە هیچ کاندیدێکیان بزوتەوەی سەر نەکەوتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران ئەزانی چۆن کاتێک کە تو ئەچیتە هاوپەیمانێتی و ئەزانی ئەم برادرانی یەکێتی کە سەردانی ئێمەیان کرد وەلایەنەکانی کەش پێیان وتبوون ئێمە وەرەقەی سپیتان بۆ تەوقیعەکەین فەرموو چیتان پێ باشە ئێمە ڕازین باشکرا پێمان وتون کاکە ئەم وەرەقەی سپیە چەند جاری کەش تەوقیع کراوە هیچی جێبەجێ نەکراوە لە ناو شاری کەرکووکە دامەزراندن ئەکرێ پشتی لایەنەکان پێیان ئەڵێن کاکە فەرموو ئێوەش شەریکن لەگەڵمان لەم شارە ماونەتەوە فەرموو 15 کەس بۆ ئێوەشدا ئەندرێت تەعینەکرێ وەکو لایەنەکانی کە لە ئاخری دەبینین ئەوانەی خۆیان دەکرێ بەس بۆ لایەنەکانی کە تەعین ناکرێ کەواتە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ نامانەوێ باسیکەین بچووکەینە ئەوەی کەوە بەڵێ یەکێتیش زۆرێک لەو وەعدانەی کە لە هاوپەیمانێتەکان داوێتی لە ناو شاری کەرکووک یان لە ئاستەکانیکە وە خۆی جێبەجێ نەکردو ئێمە ئێستاکانە لەسەر حکوومەتی خۆجێتی لە ناو سلێمانیا یەکلەیمان زۆر بۆ لە یەکێتی هەندێک پۆز وەکو خۆی جێبەجێ نەکراوە هەندێک ئاڵگۆڕەکان ناکرێ ئەوەی کە ئێمە ئەمڕۆ نەمان وایستووە بابەتەکە ببەستینەوە بۆی بە یەکێتی بڵین کە ئێمە ناینە تەحالۆف لەگەڵ تو لەبەر ئەوەیە کە تۆش هەندێ پەیمان وە خۆی جێبەجێ ناکەی قیمەتی تەحالفەکان وە خۆی نازانی بەس کاک محەممەد ئەگەر باسی سلێمانی بکەی ینی خۆ دەزانی ڕێکەوتنەکان لەسەر پۆستە ئیداریەکان سیادیەکان لە سلێمانی زەمانێکی درێژی بەسەرا ڕۆیشتوانی بەنمونە پۆستی پارێزگاری سلێمانی ینی ئەگەر بەپێی ئەو ڕێکەوتنانە بێ بۆنە 2 ساڵ بە 2 ساڵ بۆ بەڵام دەزانیت کە ئێستا زیاتر لە 2 ساڵیشە بەڕێز دکتۆر هەواڵ پارێزگاری سلێمانی هیچ گرفتێکیش نەوە زۆر پۆستی دیکە کە نامێ بابەتەکە بەلایەکی ئێمەش نامانوێت ئەزانی چۆن منش نامێ ئێستا باسی ئەو گلیانە بکەین بەڵام کاتێک کە تۆ باس ئەوە بکەیت ئەی بۆ لایەنەکان لەگەڵ یەکێتیە ئەمڕۆ ئێمە ئەوەی هەوڵمان ئەوە بووە دەنگدەری کورد لە کەرکووک ئاشکەینەوە بەڵام کە باسی تەحالفاتشکەین خۆ تەحالفاتش هەر ئەوە تەحالفاتش معنای گەورەتری هەیە ئەوەی کە ئەمڕۆ خەمی ئێمەیە دەنگدەری کورد ئاشتەوەکەین ئەوەی کە خەمی ئێمەیە خەڵکی کەرکووک بوارێزین لە خیتابی تەخوینکردنی یەکتری بەجاشکردنی یەکتری ناوزڕاندنی یەکتری لەبەرەوەی ئەمڕۆ بۆ کەرکووک مەترسیدارە هەموو لایەنە سیاسیەکان لە کەرکووکە تەمەنای ئەویان کردووە یەکلست دروست بێ بەڵام کاکە ئەزانی ئەگەر یەکلستی زۆر جار بینیمانە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر یەکێتی و پارتی ڕێکەون پێویستیان بەلایەنەکانی کە نابێ بۆ دروستکردنی حکوومەت ئێستا ئێمە سەرجەم لایەنە سیاسیەکان بە یەکێتی پارتیمان وتووە لە شاری کەرکووکە ئەگەر ئەو لستە دروست بێ دەنگەکانی ئێمە ئەچێتە خزمەتی کاندیدی ئێوە کاندیدی ئێوەی پێسەرەکەوێ بەڵام سەرجەم لایەنەکان بەمە ڕازی بوون بۆ ئەوەی ئەو دەنگانە نەسووتێ بۆ ئەوەی کورد سەرکەوتوو بێ بۆ ئەوەی کورد بێتەوە شەریکی دەسەڵات لە شاری کەرکووک ئێمە ئەوانەمان وەکو خۆی باس کردووە دەزانی کاندیدی ئێمە دەرفەتیان لایەنەکانی کەش ئەگەر بە هەموو بەیەکۆنە بن دەرفەتی دەرچوونکە بێت زۆر باش بەڵام ئەوەی کە ئەمڕۆ سەروی ئەم خلافاتێ ئەوەیە خیتابی تەخوین و خیتابی بەجاشکردنی یەکتری خیتابیەکی زۆر مەترسیدارە باش کاک ڕەشاد کاک محەممەد دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەڵبژاردن ڕێکەوتنەکانی یان وعدەکانی بە زۆرێکە دوای هەڵبژاردن بە زۆرێکی ترانی بە زمانێکی دیکە دەڵێت ئێمە ڕەنگە بۆیە بەشداریمان نەکردبێت لە هاوپەیمانێتێک لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە پێمانەوە بە دوای لە بەڵەنەکانی پاشگەزە بێتەوە هەر لە ڕاستی دام شتە وایە کاک ڕەشاد گۆڕان لە نێو یەک منداڵدانین بۆ ئێمە هیچ شتێک ناکەم لەسەر ئەو مۆزوعات بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمێ بەگشتی بپرسیبیانی نەک لە بەتەنها بۆ بچوتەوەی گۆڕان ئەزانی چۆن نامێ ئەوەی کاکهینەوە بەڵام بابەتەکەی ئێمە ئەوە نەبوو ئێمە باسی پۆستکەین بەڵام زیاتر بەو لایە ڕۆیکەوە ئەوها باسکرێ بۆیە بابەتی ئێمە کەرکووک و مەخمور و ئەو ناوچانە بوو نەک ئەوەی کە ئێمە شەڕی پۆست بۆیە بەجددی کەرکووک و مەخمور زۆر لەو پۆستانە گەورەترن کە باسیکەین یا شەڕیکەین فەرموو کاک ڕەشاد من هاوڕێی بەڕێستان بتاکید مافی ئێوەیە وەکو دۆی گۆڕان نۆکی سیاسی لە هەرێمی کوردستان گلەی لە هاوپەیمانی خۆتان حەقی ئەوە مافێکی شەرعیە کە ڕەوا بێ هەر داواکارێکی ڕەوا لەو کاتێوەیە بە تەسەوری من مافی شەڕوای ئێوەیە بەڵام لەگەر ئەوەش ڕەنگە هەردوو لە ئەسەر دەبینی هەبیتر بۆ خۆی ئەوەی کە بەڕێستان ئەوەی دکتۆر هەواڵە و بەکرد بڵا ینی ئاماژە پێ کرد ئەنی ئەوە لە لای من تەبیعیە ئەوە زۆر ئاساییە من پێشمای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سینگەکی فراوانەوە ئەو ڕخنانەی قبوڵە بەڕاستی لە بستنەوەی گۆڕان ئەگەر لە شوێنێک کە مەکۆڕی هەبی دوار کەوتبی لە پێدانیمان بە هاوپەیمانەتەکەی دەگەڕێمەوە سەر شتێک لەسەر تەخوینکردن کە جەناب 2000 کاک محەممەدی هەنین زار ئاماژەی بە شتێک باشە خۆ ئێمە
مێژووی 2016 دوێنێ لە بیرمان ینی 7 ساڵە خۆ لە بیرمان نەکردو هێشتانەکە کە ئەوەی واژۆی لەسەر پاشەکشەکەی هێزی پێشمەرگەی کوردستان کرد لەو شوێنانە بەڕێز کەریم سنجاری بوو بە حزوری جەنابی مسعود بارزان بە حزوری شاندی یعنی وەزیری بەرگری عێراقی و هاوپەیمانی نێودەوڵەتی خۆ ئەومە بینیمان لە بەرامبەر 425 میلیۆن دلار پاشەکشە پێکرایە ئێخۆ ئەوەشمان بینی ئەمە ئاشناین بخۆمان ڕێگەیانکارێکی دانی ئەوش جەنابی کاکفاز میرانیشمان دی لە کەناڵەکان بە ئاشکرا باسی کرد ئەگەر باسی مۆزوعی کەرکووک دەکەن ئێمە پێش ڕفراندۆمیش پێش 16 ئۆکتۆبەریش ئێمە ڕێکەوتبوو لەگەڵ حکومەتی عێراقی ئەبۆی پاشەکشە بۆ هێزانە بکەین واتە ڕێکەوتنی مثبەت بە حکمی ئەوەی سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکومەت لە دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستاندا بووە وەزیری بەرگری وەزیری ناوخۆ عەفو لە بەردەست بووە ئەگەر هەر گرفتی یاخود پەیوەندیەکانی هەرێمایەتی نێودەوڵەتی بەدەستی پارتی دیموکراتی کوردستان بووە بە تەسەوری من هەر پاشەکشەیەک هەر گرفتێک ئەگەر هەبوو بتن پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەیەک بەرپرسە لێ قۆناغی دووەم یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی یاخوش هاوبەشەکانی ئەو کابینەیە بە دەرەجە دوو لێ بەرپرسن بۆیە من وای دەبینم هەموو ئەوانەی کە دەیانوێ مزایدە بکەن لەسەر ڕاگەیاندنەکان لە ئیعلام قسە دەکەن حقا بگەڕێنە بۆ ئەرشیفی حزبەکەی خۆیان کە جەنابی کاکفازڵ چی گوتیە با بشگەڕێنە بۆ ئەرشیفەکەی خۆیان کە جەنابی مسعود بارزانی حزوری هەبوو لە پشتکردنی سنجاری دانیشت بوو کە واژۆی لەسەر پاشەکشەی هێزی پێشمەرگەی کوردستان کرد ئەو ڕۆژەشمان لەبیرە جەنابی بارزانی مسعود بارزانی کە لەسەر شاخی بەعشیقا گوتی هەر شوێنێک ئێمە بە خوێن بگرین پاشەکشەی پێ ناکەین هەمووشمان بینیمان کۆنسولیەی ئەمریکی لە هەرێم سەفیری ئەمریکی لە بەغدا العراق زائدا پنتاغۆن وزارة الدفاع وزارة خارجية أمريكي زۆر بەڕاشکاون هاتنە سەخت و گوشاریان کرد بە 1001 پینە و پڕۆ پیلیان بۆ ئەو خطابی جەنابی ڕۆژنامەنووسی جەنابی کاکفاز کرد بۆیە من وای دەبینم حقا ئەمانە بگەڕێنەوە بۆ ئەرشیف کۆتا بینن بۆ مزایدە سیاسیانەی ئەگەر ئێمە بە تەمای مزایدەی کاکەماڵ و ئەمساری کاکەمالەکانی حتا دنیا مای کۆتایی نایە ڕەنگە مێژووی کاکەماڵ ئێمە لە دروستبوونی شۆڕشی نوێ لە یادمان بیتن هەم لە شەڕی هەکاری و هەم لە بکوژدان و ینی شەڕی هەڵیسانی شەڕی نێوان حزبی دیموکرات و باشە کاک ڕەشادیانی ئێستا وەک کاک محەممەد وتی تێپەڕ یاری بابەتی یەکلیستی کۆتایی پێهات خۆ دەبێت چێ دەستی خێر درێژکا بۆی ئەم بابەتی تەخوین و ناوزڕاندن و ئەم شەڕی سەنگەر لێگرتنە ڕابوەستێەوە بوون وەک کاک محەممەدیش باسی کرد کە پارتی دیموکراتی کوردستان کارێکی لەم شێوەیە دەکا کە بەڕاستی جگە لە زیان سوودێکی نییە کێ دەبێت بێت بۆ ئەوی لایانی کەم ڕێگەبا کەشێکی وا دروست بێت بۆی لەم چەند مانگەی کە ماوە هەڵبژاردن دێتە پێشەوە خەڵکی کەرکووک و تەواوی ناوچە کێشە لە سەرەکان بتوانن بانی بە ئازادانە دەنجی خۆیان بدەن و بڕیار بن کە چێ شەڕیان بۆ کاو چی حەقیان بۆ وەرەگرێ ئەوانە بێنە پێشەوە زەمێن دەمیست بێمە سەر ئەو بابەتە بەڵام هەرخوا وڵا شتێکم هەبوو من حەزم بۆ ئاماژەی پێ بکەم شعرێک هەیە هەر بە سێ دیار ئەم دەمێ ئاماژەی پێ بکەن دەڵێ ئەو ڕۆژگارە لە تەرازووی بەقاڵ دەچێت سووک و کوچەکان بەرز دەکاتەوە قرس و گرانەکان لە خوارەوە ئەو ڕۆژگارە بەڕاستی ئەو کۆناغی ئێستاکەی ئەمە دەیبینین لە سەرساحەی سیاسی بەڕاستی پیاوە سەنجین و بەدەلی کوردواری خۆمان گوتانی حەلێندارەکان پاشەکشە پێ دەکرێتن ئەو پیاوانە دێنێت پێش کە بازاڕین کە وەکو هەرزەیەکی تازە پێگەیشت و کە عقلیان تەواو پێ نەگەیشتە تازە ڕاستە دەمێکە لە سیاست دیش دەکەن بەڵام من پێم وای عقلیان پێ نەگەیشتوە بۆیە ئەمانە بازاڕی خۆیان گەرم کردووە بۆیە دەبێ هەڵوەستەیەک بەم زۆر عقلانە بکرێتن ئەگەر هەڵوەستەیەک بەم عقلانە نەکرێتن من پێم وایە زیاتر دەکرێت وامێن دەمینێتەوە سەر قسەکەی پرسیارەکەی جەنابێت پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێمی پارتیە سەرۆکی حکوومەت لە کارنەکەی پارتی و جونگە ئەساسیەکان خۆی جونگە ئەساسیەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەوە کرایە کۆنتڕۆڵ کرایە باشە ئەگەر ئەو دەبی خەمی یەکەم خەمی پرسی حکومڕایەتی لە هەرێمی کوردستان خەمی پرسی یەک ئاڕاستی و کاری بەیەکەوەی لە هەرێمی کوردستان خەمی ئەو دەبی خەمی دیموکراسی و سسپاندنی یاسا بێتن خۆتان دەزان لە ساڵی 2023 وەزناوی دوای 2023 کورتی ئازادی عێراق بەپێی ئەو ئەدواردا بەشکردنە جەنابی ئیمام جەلال بۆ بەغداد و بەشداری ئەم پرۆسەیە کە ڕۆڵی کاریگەری هەبوو بە شایەدی کۆی پێکهاتەکانی ئێستای عێراقی وەزایدەن دەستوانن بڵێم
بە شایدی کۆی زولانە سیاسەکانی عێراقی و کوردستانش جا لەبەر ئەوە بینیشمان ڕۆلی جنابی مام جەلال چ ڕۆڵێکی ئەرێنی بوو بۆ نزیکردنەوەی سەرجەم ئاڕاستەکان لە خوانێک لەسەر مێزی گفتوگۆ دەیتوانی چارەسەرێکی کرێتەکان و بینیشمان ئێستا کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە کۆی هەستیارەکان دەژێر لە وڵاتی پارتی دیموکراتی کوردستان بووە کە جەنابی کاک مەسعود چەندین ساڵ بۆ سەرۆکی هەرێم بوو ئەو برازای خۆی سەرۆکی هەرێمە سەرۆکی حکومەت هەر لە خۆیان بووە بینیمان ئاراستەیەک حکومڕانی لە هەرێمی کوردستان بە چ ئاراستەیەکدا ڕۆیە من پێم وایە هەرگیز ئاراستەی هەڵا لە حکومڕانیت جگە لە بازدان دەستکەوتێکی زۆر باشە کاک ڕەشاد بینم ئەوەی ئێستا کە لە هەرێم تواگە یەک ئەو ناوبڕم دەیت احترام بێ فەرموو من پێم وایە ئێستا لە هەرێم و لە ناوچەکە لە دەرەوەی هەرێم کاری پێ دەکرێتن جگە لە زیان گەیاندن بە پرۆسیسی دیموکراسی و بە خەباتی ڕەوایی نەتەوەییمان دەستکەوتگەڵێکی نابێتن ئەگەر نا هاوپەیمانێت ئەمڕۆکە دەکرا کورد هەمووی هاوپەیمانە دەگەت تومان و عەرەبیشی کردوای بەڵام تۆ حزبێکی سیاسی هاوپەیمانێت لەگەڵ کورد نەکەی و بچی هاوپەیمانێت لەگەر تورکمان بکەیت وەم دڵنیاش نەداهاتوو لەگەڵ شۆڤێنەی عەرەبی و لەگەڵ تورکمانی لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک پارتی دێ هاوپەیمانتیشی نوێ دەکات من دڵنیام لەو هاوپەیمانەتە لەبەروەی پارتی دەسەڵاتی لەژێر دەسەڵات دوابڕیاری لە دەسەڵاتی خۆی نییە ئەو کاتە کە ئۆردۆگان لە هەرێماتی شارێکی بێخنەسەری من پێم وایە هەر ئەوە جێبەجێ دەکرێت بۆیە ماڵی کورد لە پەرتەوازەی ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو هەڵکشان دەچێتن یەخستنەوەی نەما دەبێتە کارێکی ئەستەم لە ناوچێت کاک محەممەد بە کورتی دێمەوە لای جەنابێت ئەمە ینی قسەی کۆتایی شتێک بێت کە بۆ خەڵکی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانیش پامێکی گشتی بێ لەوەی ئەگەر چی نەمانتوانی پێکەوە لە دەست لە ناودەستێک و لە یەک لیستا بەشداری بکەین و پەرد بووین و هەرێکی لەگەڵ لایەنێک و لەگەڵ پارتێکی سیاسی یا پەیمانیمان کە بەڵام با لە ڕۆژی سندوق و لەسەر سندوقەکانی دەنگدان دەنگەکانمان نەسووتە و بتوانین لایانی کەم مەسلەیەکی کوردی لە زەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە جا حەزەکەم ئەگەر قسەیەکی کۆتایی تێ وەکو بزوتەوەی گۆڕان وەکو بەرپرسی و مەکۆێت لە شاری کەرکووک شتێکە بە سپاس دەکەم دیارە ئێمە داواکەین لە سەرجەم دەنگدەری کورد لە شاری کەرکووکە بەشدەری ئەم پرۆسەی بکە چارەنووسی کەرکووک ئەمڕۆ بەدەست دەنگدەری کووردە داواکارین لە دەنگدەری کورد هەر لایەنەیەکی سیاسی خیتابی خراپی هەیە خیتابی پەرتەوازەکردنی کوردی هەیە جۆڕایەڵی ئەو خیتابانە نەبن ناکرێ ئەو خیتابانە کاریگەریتان لەسەر دروستکە چارەنووسی کەرکووک زۆر لە خیتابی سیاسی هەموو لایەنە سیاسیەکان گەورەترە لە بەرژەوەندی هەموو لایەنە سیاسیەکان گەورەترە داواکارم لە کوردی کەرکووک دەنگدەری کوردی کەرکووک چارەنووسی کەرکووک بەدەست ئێوەیە خۆتان چارەنووسی دیاریکەن و چارەنووسی بپارێزن بۆ ئەوەی ئێوە ببنەوە شەریکی دەسەڵات جۆ مەگرن لە هەر خیتابێک پەرتەوازەی تێ جۆ مەگرن لە هەر خیتابێ تەخوینی تێ جۆ مەگرن لە هەموو خیتابێ کە ریزەکانمان تێکەدا ئێمە ئەمڕۆ پێویستیمان کە یەکلێز نین با خاوەنی یەک ئیرادە بین بەوەی کە هەموو بچینە سەر سەنووقی دەنگدان چێمان پێ باشە دەنجی پێ بدەین بۆ ئەوەی دووبارە لە ڕێی سەنووقی دەنگدانەوە ببینەوە شەریکی دەسەڵات لە شاری کەرکووک سپاس کاک محەممەد کاک ڕەشاد بە کورتی وەگەکێتی نیشتیمانی کوردستان وە کادرێکی پێشکەوتوو ئەوەی لە قسەکان تا هەستم پێکرد بەڕاستی نیگەرانی بەداخی بۆم دۆخەوە چەندێک وەکو کادرێکی حیزبی هەندەش وەک تاکێکی نیشتیمانی کوردپەروەر قسەت کرد قسەی کۆتاییت بە کورتی چییە؟ وێڕای هاوڕابوونم لەگەڵ کاک محەممەد بۆ دەنگدەری کورد لە پارێزگای کەرکووک کە بە گروپینەوە بچین بەشداری بکەن بە تایبەتی لە خۆی ناوچە کێشە لە سەرەکان بەشداری کارا بکەن ڕۆلی کاریگەر بنوێنن لە بەشداریکردنیان لە دەنگدان من واشی دەبینم هەمویان بە ئازاد بن لە دەنگدان بە هەر دەستێکی کە خوازیارن بەڵام من لە کۆتا دەڵێم دەتوانین بڵین عقل ماڵێک کە دەتوانێت هەموو ئاڕاستە و ئاڕاستە جیاوازیان لە خۆ بگرێت دوجار بەپێی عقل و لۆژیک فەرمانڕەوایی هەموو هێز بەسپەرەکان دەکات بۆی ئەگەر عقل بەکار نێ من پێم وایە داهاتووی هەم پرۆسی سیاسی هەم داهاتووی دەنگدانەکە تەندروست نابێتێت بۆی ئومێد دەکەم هەمومان بەیەکەوە بە گورتینەوە بچین بەشداری ئەم پرۆسەیە بکەین بۆی بتوانین ڕێژەی پێویست لە کورسەکانی هەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەم زایدەن لە سەر ئاستی پارێزگای نینەوە یا لە سەلاحەدین بەدەستبێنێت بۆیە بۆ داهاتووی سنگ و ڕۆڵ پێگەی کورد زۆر گرنگە بەشداریکردن ئەگەر تا دوێنێکەش
تێبینی سەر زوو تێبینیەک هەموو بیتن لەلایەن هەر تاکیشی دەنگدار ئومێد دەکەم کۆتا بەوە بێتن بادیان بە گورتینەوە بەشداری بکەن ئازادیش بندەنگ بچێت دەنگ کام حزبی سیاسی دەتوانێت ڕۆڵی هەبێتن لە چارەسەرکردنی عریشە گرفتەکان لە سەر ئاستی ناوچە کێشە لەسەرەکان با متمانی خوانی پێ بدەن دەنگ بدەن من هیچ داریم لەسەر ئەوە نییە دەنگدەر ئازاد بێ بە کەیفی خۆی بەسی دەنگ بداتن بەڵام من داواکارم وەکۆی کاک محەممەدباسی فێر داواکارم لە دەنگدەری کورد هەموو بە گرۆتینەوە بیان بەشداری ئەم پرۆسێ بکەن ئەم پرۆسەیە چارەنووسی سنگ و ڕۆڵی کوردیاری دەکاتن من دەخوازم هەموو لایەکمان بە گرۆتینەوە بیکەینە کەرنەڤاڵێک بۆ بەشداری کرد بۆ سەرخستنی ئیسلامیەکان لە ناوچەکە من دەخوازم هەمومان ئەوە پەیاممان بی ئەوەش ئەو ڕۆڵش بەشداری کردمان بی لەم پرۆسێ. زۆر سپاس بۆ بەڕێز ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەخمورەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز محەممەد نەسەدین سکرتێری مەکۆی کەرکووکی بزوتەوەی گۆڕان لە کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی بەڕێزان پانۆراماتان پێشکەشکرا شاد و بەختەوەربەر.